زنجیرەی بەرەو سەرکەوتن لە نووسینی جاک کانفیلد، وەرگێڕانی ساڵح سەعید موستەفا. بنەماکانی سەرکەوتن، چۆن لەو شوێنەی تۆی تیایت دەگەیتە ئەو شوێنەی کە دەتەوێت پێی بگەیت. ستایشکردنی ئەم کتێبە. ئەنتۆنی ڕۆبنز، دانەری کتێبی بەرەو کامەرانی، دەڵێت بنەماکانی کانفیلد تا بڵێی ئاسانە، بەڵام ئەو ئەنجامانەی دەستی دەخەیت لە میانەی خوێندنەوەی ئەو کتێبەدا زۆر گەورەیە. هەرفی ماکای دانەری باشترین کتێبی نیویۆرک تایمز کە پڕفرۆشترینە، دەڵێت ئەگەر ئەم ساڵ تەنها دەتوانیت یەک کتێب بخوێنیتەوە، ئەوە لە بەردەستتدایە. باد ویلیامز، جێگری سەرۆکی تیمی ئۆرلاندۆ ماجیک، دەڵێت کاتێک دەنووسید من بێدەنگ دەبم و گوێ دەگرم، ئەم کتێبە باشترین کتێبە جاک نووسیوێتی. پاش خوێندنەوەی بەدڵنیاییەوە کاریگەری گەورە لەسەر ژیانت جێدەهێڵێت. کاسی سمیس، پێشەنگ لە جوانی جەستەی و تەندروستی ئەمریکی، دەڵێت ئەم کتێبە ئیلهامبەخشە و هاندەرە، هاوکاری دەکات کە ژیانێکی تێروتەسەل و دەوڵەمەندانە ببەیتە سەر، ئامادە بە بۆ هەندێک گۆڕانکاری لەگەڵ خوێندنەوەی ئەم کتێبەدا. زۆربەی دەزانێت چی دەوێت لە ژیانیدا، بەڵام کەمێکی کەم نەبێت نازانن چۆن بگەنە خواستەکانیان لە ژیاندا. ئێستا ئەم کتێبە نەک هەر تەنها نەخشە ڕێگات پێدەدات بۆ ئەوەی بگەیت بە خواستەکانت، بەڵکو تەنانەت کلیلی کارپێکردنت پێدەدات و تانکیەکەشت بۆ پڕ دەکات لە سوتەمەنی. هەندێک یەک بۆ خۆت ئامادە بکە و ئەم کتێبە نەخەیتە لاوە هەتا بە باشی لە پەیامەکەی تێدەگەیت. والی ئەموس. برایان ترەیسی یەکێک لە پسپۆڕانی پێشەنگی ئەمریکایە لە گەشەپێدانی توانامرۆییەکان و کارایی کەسێتی. لەبارەی ئەم کتێبەوە دەڵێت جاک کانفیلدی هاوڕێی باشم یەکێکە لە باشترین وتاربێژ و مامۆستای بەرچاوڕۆشن و ئیلهامبەخش لە جیهانی ئەمڕۆدا. پاش ئەوەی هەندێک کاتی لەگەڵدا دەگوزەرێنیت، لە بیرۆکە ڕۆشنبیریەکەی تێدەگەیت، بە ناخدا قوڵ دەبێتەوە، ئیتر بۆ ژیانی لەمەودووە بە شێوەیەکی زۆر باش گۆڕانکاریت بەسەر دادێت. بەشی یەکەم، بنچینەکانی سەرکەوتن. بنچینەکانی یاریەکە فێر ببە و پابەند بە پێوەی. چارەسەری ڕووکەشانەی کاتی هەرگیز بەردەوام نابێت. بنەمای یەکەم، بەرپرسێتی خۆت بە ڕێژەی لە 100% هەڵگرە. پێویستە بەرپرسێتی کەسێتی خۆت هەڵبگریت. تۆ ناتوانیت کەشوهەوا یان وەرزەکان یان ئاڕاستەی با بگۆڕیت، بەڵام دەتوانی خۆت بگۆڕیت. ئەفسانەیە کە لەناو خەڵکدا بڵاوە ئەوەیە کە دەوترێت لەبەر ئەوەی ئێمە کوردین یان ئیسلامین، ئیتر بەختەوەرانە دەژین یان سەرکەوتووین. گومانی تیان نییە کە موسڵمانێتی بەختەوەری دنیا و دواڕۆژی تێدایە، بەڵام ئەمە تەنها بە قسە نابێت. یان لەبەر ئەوەی موسڵمانین خوا سەرمان دەخات؟ بێگومان ئەوە پێچەوانەی سونەتی خوایە، چونکە خوا سەرکەوتن بە کەسێک دەدات کە هەوڵی بۆ بدات و خەباتی لە پێناودا بکات. هۆکار و شێوازی گونجاو بگرێتە بەر. جەنگی ئوحود باشترین بەڵگەیە. ڕاستیەکەی ئەوەیە کە تاکەوانەیەک لەم زنجیرە نووسراوەی وەری بگریت، ئەوەیە کە تەنها یەک کەس هەیە کە بەرپرسە لە بەختەوەری و ئاسوودەیی ژیانی تۆ، ئەو کەسەش تەنها خۆتی و بەس. ئەگەر دەتەوێت و حەز دەکەیت لە ژیاندا سەرکەوتوو بیت، پێویستە هەڵگری بەرپرسیارەتی بیت لە 100% هەموو شتێک لە ژیانتا. ئاستی سەرکەوتنەکانت، دەرەنجامەکانی کە بەدەستت هێناوە، هەموو دەستکەوتەکانت، باشی پەیوەندیەکانت، باشی باری تەندروستیت و توانای جەستەیی و دەرامەت و قەرزەکانت، هەست و نەستت، هەموو شتێک لە ژیانتا ئەوەش کارێکی ئاسان نییە، بەڵام تۆ بەرپرسی
هەموو شتێکیت. لە ڕاستیدا زۆربەمان ئەوە دەزانین کە سەرزەنشت ئاراستەی دەوروبەرمان بکەین سەبارەت بە هەندێک کاروباری ژیانمان. ئێمە زۆر جار سەرزەنشت ئاراستەی دایک و باوک، سەرۆکەکان، بەرپرسان، هاوڕێیان هۆیەکانی ڕاگەیاندن، هاوکارەکان، هاوسەری ژیان، کەش و هەوا، باری ئابووری و بورجەکانی بەخت، کەمی سامان، هەر کەسیان هەر شتێک کە بتوانین لۆمەی ئاراستە بکەین. ئێمە هەرگیز سەیری دایەنگەی گەشەکردنی کێشەکان ناکەین، واتە خۆمان. چیرۆکێکی زۆر جوان هەیە. دەگێڕنەوە کە پیاوێک لە یەکێک لە شەوەکاندا دەچێتە دەرەوە، بینی کەسێک لەبەر ڕووناکی گڵۆپێکدا لەسەر چۆک دۆشدا ماوە و خولیای بینینی شتێکە. لێی پرسی بەدوای چیدا دەگەڕێیت؟ وتی بەدوای کلیلێکدا دەگەڕێم، ونم کردووە. پیاوەکە وتی حەز دەکەیت یارمەتیت بدەم؟ ئەویش وتی بە سوپاسەوە. ئەمیش کەوتە سەر چۆک و کەوتە گەڕان لەگەڵیدا بە دوای کلیلەکەدا. کاتژمێرێک گەڕان، بەڵام بێسوود بوو. دوجار پیاوەکە لێی پرسی بەڕاست تۆ کلیلەکەت لێرە ون کردووە؟ خۆ ئێمە شوێن نەمانە گەڕێین. کابرا وتی نەخێر، لە ماڵەوە ونم کردووە، بەڵام وتم ئێرە ڕووناکە. براو خوشکی بەڕێزم، کاتی ئەوە هاتووە کە واز لەوە بهێنی لە دەرەوەی خۆت بە دوای وەڵامەکاندا بگەڕیت، کە تەفسیری هۆکاری ژیانسازی و دەرەنجامەکان بکات کە نەتوانیوە بەدەستی بهێنی، چونکە ئەوە تۆی ژیانی خۆت دەسازێنی، دەرەنجامەکان بەدەستێنی، بەڵێ تۆ، نەک کەسێکی تر. بۆ ئەوەی سەرکەوتنی گەورە لە ژیاندا دەستەبەر بکەیت، بۆ ئەوەی ئەو شتانەی کە بەلای تۆوە زۆر گرنگن و جێی بایەخن بەدەستی بهێنی، بۆ ئەوەی بانگخوازێکی سەرکەوتوو، کادیرێکی سەرکەوتوو، بەرپرسێکی سەرکەوتوو، هاوسەرێک و مامۆستایەک و پزیشکێکی سەرکەوتوو بیت. بەرپرسێتی خۆت لە 100% لە ئەستۆ بگرە، لەوە کەمتر سوود ناگەێنێت. پێویستە واز بهێنی لە بیانوهێنانەوە. ئەگەر دەتەوێت بگەیتە ئاستی ئەو ژیانەی کە ئاواتی بۆ دەخوازی، پێویستە بەرپرسیارەتی ژیانی خۆت 100% هەڵبگریت. ئەمەش ئەوە دەگەیەنێ کە واز بهێنی لە هەموو جۆرە بیانوهێنانەوەیەک و هەموو چیرۆکەکانی قوربانی تایبەت بە تۆ و هەر هۆیەک کە ڕێگر بووە لە ئەنجامدانی کارێک یان گەیشتن بە ئامانجێک و هەموو سەرزەنشتێک لە ژینگەی دەرەکی، پێویستە لە هەموو ئەوانەی سەرەوە دەست هەڵبگریت بۆ هەتایە و بەبێ گەڕانەوە سەری. پێویستە ئەو شوێنە بگریت کە توانای جیاوازبوونت هەیە تیایدا و پێویستە بە ئەرکی سەرشانت هەڵبسیت، بە شێوەیەکی دروست و دەرئەنجامە خوازراوەکان بەدەست بهێنیت. باواز لە ڕابردوو بهێنین، گرنگ ئێستایە. ئەو نانە ئەوڕۆ لە خوانە. ئەمڕۆ بەڵێ هەڵی بژێرە، ئەمە دروستە، ئەمە هەڵبژاردنە. لەم ساتە وەختەوە وا هەڵسوکەوت بکە کە تۆ بەرپرسیت لە 100% ژیانی خۆت بەرامبەر هەموو ئەو ڕووداوانەی کە ڕوو دەدەن یا ڕوو نادەن لە تۆدا. فەرمودەی قودسی داهاتووە کە کارەکانی خۆتە خوای گەورە ئاماری کردووە. ئەگەر خێرت کردبوو سوپاسی خوا بکە، ئەگەر کارەکانت خراپ بوو تەنها لۆمەی خۆت بکە. ئەگەر کار بە پێی نەخشە و پلانی دیاریکراو دەرئەنجامی نەدا بەدەستەوە، ئەوا تۆ لە خۆت دەپرسیت چۆن وام کرد؟ من بیرم لە چی دەکردەوە؟ چیم دەوت و چیم نەئەوت؟ چیم کرد یا چیم نەکرد؟ بۆ ئەوەی ئەو دەرئەنجامەم دەست بکەوێت. چۆن کەسی بەرامبەر موا لێ کرد کە بەم شێوەیە هەڵسوکەوت بکات؟ پێویستە چۆن مامەڵە بکەم کە لە جارەکانی داهاتوودا تاکو ئەو دەرئەنجامە دەست بخەم کە خۆم دەمەوێت؟ تۆ سکاڵا لای کەسی نەگونجاو دەکەیت. تێبینی ئەوەت کردووە کە خەڵکی زۆر کات سکاڵا لای کەسانی نەشیاو دەکەن
کەسانێک کە ناتوانن هیچ بکەن بەرامبەر بابەتی سکاڵاکە. ئەوانە دەڕۆن بۆ کار بەڵام سکاڵا لە هاوسەرەکەیان دەکەن، پاشان دەگەڕێنەوە ماڵەوە سکاڵەی هاوکارەکانی لای هاوسەریان دەکەن. بۆچی؟ چونکە ئەوە ئاسانترە بۆیان، ڕوبەڕووبوونەوەی کەمتری تایە. سکاڵاکردن لە بەرپرس و براکانت لای هاوسەرت یان کەسانێک کە هیچیان پێناکرێت، جگە لەوەی لە کەسایەتیت بچووک دەکاتەوە، هیچی تر بەرهەم ناهێنێت. براو خوشکی بەڕێزم، پێویستە هەموو شتێک لە شوێنی خۆیدا دابنین، هەموو قسەیەک لە شوێنی گونجاوی خۆیدا بکەین. ئەوەی پەیوەندی بە هاوسەرتەوە هەیە لەگەڵ خۆیدا گفتوگۆی لەسەر بکە، بەڵام بەهێمنانە. ئەوەی پەیوەندی بە بەرپرس یان هاوڕێ یان هاوکارەکەتەوە هەیە لەگەڵ خۆیاندا بدوێ، چونکە لای هەر کەسی تر بدوێیت تەنها کات بە فیڕۆ دەدەیت و دەرئەنجامی باش نابێت. فێر بە لە جیاتی سکاڵاکردن داواکاری پێشکەش بکە، هەنگاوێک بنێ کە دەرئەنجامێک بەرهەم دێنێت کە تۆ مەبەستە. ئەگەر لە شوێنێکدا بووی کە نەئەبوو لەوێ بیت، هەوڵ بدە گۆڕانکاری بکەیت یاخود شوێنەکە بەجێ بهێڵە.